لا شەڵتەرێک 700 سەگ نەخۆش کەوتونە ئەمەش مەترسی دروست کردووە. شەقام و کۆڵانەکانی خورمات و بەهۆی ئەوەی زبل و خاشاکێکی زۆری لێکەوبۆتەوە بۆگەنیان کردووە. یەکەم بەنداویش کە ئەم ساڵ تاکو ئێستا سەرڕێژ بوو بێ بەنداوی سماقڵیە. سڵاوتان لێبێت. نۆمانگە پیاوێک بە تەنیا چاودێری شەڵتەرێکی سەگ ئەکات کە کەوتۆتە ناحیەی لەیلانەوە لە پارێزگای کەرکووک. ئێستا شەڵتەرەکە پشتگوێ خراوە، نەخواردن لە دەرمانی بۆ دابین ناکرێت. ئاژەڵ دۆستان بە پێی توانە خواردن بۆ سەگەکانە بن، بەڵام نەخۆشی لە نێو سەگەکان بڵاو بۆتەوە و لە برسا پەلاماری یەکتری ئەدەن. ئیبراهیم حەسەن چاودێری شەڵتەرەکەی و بەردەوام لای سەگەکان ئەمێنێتەوە و دەڵێت نۆمانگە نەمانتوانیوە بگەڕێمەوە ناو خێزانەکەم جگە لە سەگ هیچ کەسێکی دیکە نابینم. وتیشی سێ مانگە هیچ موچەیەکم وەرنەگرتووە، ئیتر ماندوو بووم، ناتوانم لەوە زیاتر بەدیار سەگە نەخۆشەکانەوە بمێنمەوە. زیاتر لە مانگێکە زبڵ و خاشاک شەقام و کۆڵانەکانی خورماتووی داپۆشیوە و کەسیش خۆی ناکە بە ساحبی. عیماد عەبدوڵڵا دانیشتووی گەڕەکی ئەقسۆی خورمات و بە 1964 بێت بەردەوام گرفتی پیسبوونی ژینگە و شەقام و گەڕەکەکانمان هەیە، چونکە خەڵکانێک فێربوون زبڵەکانیان لەسەر شەقام و ناوماڵەکان فڕێ ئەدەن، ئەوەش مەترسی لەسەر تەندروستی دروست کردووە. بە قسەی قاسم عەلی بەرپرسی ڕاگەیاندنی قایمقامیەتی قەزای خورمات و کەمی کرێکار و ئۆتۆمبیل گرفتی سەرەکی شارەوانیە، چونکە تەنیا 25 کرێکاریان هەیە و فریان ناکەون دەم و دەست زبڵی سەرجەم گەڕەکەکان لێک کاتالا ببەن. لەگەڵەوەشدا خەڵکانێکی نابەرپرس بە ئۆتۆمبیل زبل و خاشاکی ماڵەوەیان ئەبەن لەسەر شەقام و کۆڵانەکان فڕێ ئەدەن. وتیشی بڕگارە شارەوانی بەگرێبەست 30 کرێکاری پاکەرەوە دابمەزرێنێت، ئەوەش تا ڕادەیەک کێشەکە چارەسەرەکات. تازە زاواکان ئەگەر بە تەمای زێر کڕینن جارێ پەلەمەکەن، نرخەکەی کەمێک دابەزیوە، بەڵام بەپێی پێشبینیەکان زیاتریشدا ئەبەزێ. سێڤین ئیبراهیم ئەندامی سەندیکای زێڕینگرانی هەولێر بە 1964 وێت هەفتەی ڕابردوو هەر ئۆنسەیەکی زێر نزیکەی 131 دۆلاری چۆتە سەر و نرخی هەر ئۆنسەیەک تا 3048 دۆلار بەرز بووە، بەڵام ئەمڕۆ بۆ 3024 دۆلار دابەزیوە. وتیشی لە چاوەڕۆژی پێنجشەممەی ڕابردوو ئەمڕۆ هەر مسقالێک زێر نزیکەی 10,000 دیناری لێبۆتەوە و مسقالێک زێری ئایار 24 نرخەکەی بە 716,000 دینارە. هەرچەندە ئەم ساڵ تا ئێستا بارانێکی بەدڵی خۆمان نەبینیوە، بەڵام بەنداوی سماقڵی وەک یەکەم بەنداو لە هەرێمی کوردستان لە سنووری کۆیە تێر ئاو بوو سەرڕێژی کرد. نەوام محەممەد بەڕێوەبەری ئاو ئاوەڕۆکانی کۆیە بە 1964 وێت دوایی بارانبارینی چەند ڕۆژەی ڕابردوو ئاوێکی باش لە چەم و ڕووبارەکانەوە ڕژاوەتە ناو بەنداوی سماقڵی و سەرڕێژی کردووە. وتیشی لە سنووری قەزای کۆیە جگە لە بەنداوی سماقڵی هیچ بەنداوێکی دیکە پڕ نەبووە و سەرڕێژیان نەکردووە. بەنداوی سماقڵی نزیکەی 8 ملیۆن مەتر سێجا ئاو لەخۆ ئەگرێت و لەم وەرزەشدا دیمەنێکی دڵڕفێنی بە ناوچەکە بەخشیوە. خوا دایناوە بچیە قەراغ بەنداوەکە و چایەکی کتری ڕەشی لێ بخۆیتەوە، هەڵبەتە دوای ئەو ڕەمەزانە باسی ئەو چا خواردنەوەی ئەەکەم. زۆر جار لەناو خێزانەکان کە باوک وەفات ئەکا ئەڵێن دایکەکە جێی باوکیشی گرتوتەوە، بەڵام ئەوەی من باسیەکەم تەقریبەن پێچەوانەیە. دایکەکە وەفاتی نەکردووە، بەڵکو لەگەڵ پیاوەکەی لێک جیابەتەوە، بەڵام پیاوەکەی ئێستا هەم ڕۆڵی باوک هەم ڕۆڵی دایک بۆ دوو لە کوڕەکانی ئەبینێت. ئەو چیرۆکە لە هەولێرە ئێستا ئەم باوکە لەگەڵ دوو کوڕەکەی لە شوێنێک ئەخەون، لە شوێنێک ئەمێنێنەوە کە دەواچینی پێ ئەڵێن، هەم کاری تێدا دەکە، هەمیش ژیانی خۆی و دوو کوڕەکەی لێ بەڕێوە ئەبەواتە لە خانووی دیکە ناژێ. ئەو ڕۆڵی دایک ئەبینێ، هەم لە چێشتێنان، هەم بە قاپشۆرین و هەم شوشتن و هەم ئامادەکردنیان یەک لە کوڕەکانیشی ئۆتیزمی هەیە. ئەرکێکی زۆر لەسەر ئەو باوکە کەوتووە، دیارە بە حکمی ئەوەی کە پێشتر خانووی سوتاوە نەیتوانیوە خانوێکی دیکە بەکرێ بگرێتەوە، ناچار لەو شوێنە ژیان بەسەر ئەبا لەگەڵ کوڕەکەی کە شوێنەکە شوێنێکی تۆزێک پەراوێزیشە لە شار دەواچینی تێدایە. ئەم خێزانە کارێکی
لە 1964 پەیامنێرمان کارێکی لەسەر کردووە حەزەکەم ئێوەش دیقەتێکی بدەن و کارەکە ببینن دڵنیام کارێکی سەرنجڕاکێشە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.